إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، لا قوة تقف أمام قوته ولا عظمة تثبت تجاه عظمته. وأشهد أن سيدنا وسندنا وقائدنا وحبيبنا وعظيمنا محمدا رسول الله صلى الله عليه وسلم. اللهم صل وسلم على هذا الرسول الكريم الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الغمة وتركنا على المحجة البيضاء ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. أوصيكم عباد الله وإياي أولا بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة مخافته. إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. أما بعد، فإن أصدق الحديث كلام الله، وخير الهدي هدي نبينا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، أبارين والأخوائي قورا يا ربي خوايا دين وإيمان من سلامت بكي خوايا جان لهلو قناه كمكركان من خوش ببي يا ربي خوايا بتاوي رحمته لخوشبون ولبردئي تماشا من بكي بخرابي خراب كارن من لقلنك يا رب العالمين. يا ربي خوايا لبلا ومصيبة بمن بارزي خوايا جان لو نرحتي وناخوشي كتي داينا، لو قيرانا ناخوشي كتي كوتوين، لو وزعنا لباريك بسر ملتك من داهاتوا. يا ربي خوايا رزقار من بكي بخاطرنا وجوانا كانت خوايا جان شفاين خوشكان من بدي ئەوانەی لە ماڵێنا لە نەخۆشخانەنا لە هەر شوێنێکن ئازیەتیان هەیە ئازاریان هەیە نەخۆشن نەشتەرگەریان بۆ کراوە. یا ڕەبی خوایە شیفایان بدەیت. خوایە گیان ئەزیەت و ئازاریان بۆیان بکەیە کەفارەتی گونەهەکانیان. یا ڕەبی خوایە خاک و وڵات و نیشتیمانمان بپارێزی بۆ خاتری ناوە جوانەکانت. ئەو برا پێشمەرگانەی کە بەدەست بە دوستنوێژەوە بە ئیمانەوە دیفاعمان لێکەن خاک و وڵاتمان دەپارێزن. یا ڕەبی خوایە مەحفوظیان بکەیت. خوايا جيان سركوتيان بكي دجمنكيان ريسوا وشرمزار وزليل بكي يا رب العالمين. بريزان وخوش ويستان مسلماناني بريز هندك قناه تاوان هيا لناوكم القي إيما أقر لي بشما نبينا وتوبي لي نكين بەرەو لە ناوچوون و بەرەو هیلاکەتمان دەبات. لە دوو تای ڕابردوو لە خزمەتتان بووین، باسی غەیبەتمان کرد و باسی حەسوودیشمان کرد کە گوتمان ئەو نەخۆشیانە ئەو میکرۆبانە لە هەر میلەت و قەومێک ئەگەر پەرەی پێدرا و زیاد بوو بەرەو لە ناوچوون و بەرەو هیلاکەتمان دەبات. هەندێک میکرۆب هەیە، هەندێک نەخۆشی هەیە، هەندێک پیسی هەیە کە دڵەکانمان پیس دەکا، ماڵەکانمان پیس دەکا، کۆمەڵگەکەشمان پیس دەکات. هەندێک گوناه و تاوان هەیە لە هەر دڵێکدا مەوجود بێت، مەعیشەتە ضەنکە بە قسمەتی ئەو دڵە دەبێت. هەندێک میکرۆب و تاوان و گوناه هەیە ئەگەر لە ناوماندا مەوجود بێ و هەبێ خۆشەویستی و محەبەت نامینی. ڕەحمەتی خوای رب العالمین نامینیت،
خۆشی و ئیسراحەت لە ژیاندا بوونی نابێت، بەرەکەتیش نامینی. دیقەت ناکەن، تەماشا ناکەن کا بەرەکەت ماوە. ئەوەی کە وجودی نەبێ ئێستا بەرەکەتە بەداخەوە دەڵێن، هەمووی سەبەب کردەوەکانی خۆمانە. ئەو گوناهە و بێشەرعیانەی کە ئێمە ڕۆژانە ئەنجامی دەدەین دەبێتە مایەی چەند شتێک. دڵەکانمان ڕەش دەکات، خۆشی لە ژیان ناهێڵیت، تەنگ و چەڵەمە و ناخۆشی زیاد دەکا، ڕەحمەت و بەرەکەتی خوای ڕەب العالەمینیش ناهێڵیت. بۆیە بە پێویستمان زانی کە لەم وتارەشدا باسی دوو نەخۆشی تر بکەین، باسی دوو میکرۆبی تر بکەین. ئەو میکرۆب و پیسیانە کە بەداخەوە لە ناو ئێمە هەیە، بەداخەوە دەڵێم لە ناو کۆمەڵەی موسڵمانان، کۆمەلگای موسڵمانان وجودی هەیە، وەشانازیشی پێوە دەکات زۆر کەس. ئەوانیش ئەو دوو گوناهەی کە باسی دەکەین ئیمڕۆ، یەکەمیان زەنی خەراب بەرامبەر بە یەکتر بردن و جاسووسی لەسەر یەکتیکردن. خۆشەویستان، بەڕێزان و خۆشەویستان، خوای ڕەب العالەمین دینێکی پاچی بۆ ئێمە داناوە. ئاینی ئیسلام دینێکی ئەوەندە پاکە، ئەوەندە پاکە باوەڕ بفەرمونون هیچ شتێکی پیس و خەراپ و پۆخڵەوات لە ناو دینی ئێمە جێی نابیتەوە. خوای گەورە دەیەوێت چۆن دینەکەمان پاکە ئێمەش پاک بین، چۆن دینەکەمان خاوێنە دڵمان خاوێن بێ، ماڵمان خاوێن بێ، کۆمەلگەمان خاوێن بێ، بۆ ئەوەی بەخۆشی بژی. ئەزانن ئەگەر خۆشی هەبێ دەبێت لە چی هەبێت؟ واللهی ئەگەر خۆشی هەبێ مەفروزە لە ناو موسڵمانان هەبێت. بەڵام دیقەتکەن، دیقەتکەن ئومەتی ئیسلامی چی بەسەر هاتووە؟ وەکو لاشەیەکی نەخۆشی لێ هاتووە، وەکو جەسەدێکی نەخۆشی لێ هاتووە. سبحان الله، ڕۆژ بە ڕۆژ، سەعات بە سەعات، دەقە بە دەقە، لەحزە بە لەحزە نەخۆشیەکەی زیاد دەبێت. بۆیە زەلیل بووینە، بۆیە تەماشا دەکەین لە وڵاتانی ئیسلامی، بەداخەوە هەندێکیان بەناو ئیسلامن. ئەو وڵاتانەی کە ئیسلام سەرچاوەیان نییە، قورئان ناکەنە مەنهەجی خۆیان، تووشی چ بەڵاو موسیبەتێک هاتینە؟ لە چێ خۆشی هەیە؟ لە چێندە ئیسراحەت هەیە؟ غەیری تەقینەوە، غەیری کوشتن، غەیری گرتن، غەیری ماڵوێرانی. ئەو شتانە ئێستا زۆرە. لەبەر چییە؟ لەبەرەوە ئێمە لامان داوە. ئەگەر قیتار لە سکە لایدا خەتای سکەکە نییە، سکە لە جێی خۆیتی، خەتای قیتارەکەیە لە ئەدەب، خەتای سایقی قیتارەکەیە، خەتای ئیسلام نییە. ئێمە وامان بەسەر هاتووە. خۆشەویستان، خەتای ئێمە یەکەمە ئیسلامەتی بە تەواوی جێبەجێ ناکەین. ئێمە لە مزگەوت موسڵمانین، لە ماڵی خوا مسلمانین، بەڵام کە چوینە دەرێ نەخێر ئیسلامەتیەکەمان بەس ناوە. تەنها ئەوەیە کە لە دەفتەر نوفوسی نووسراوە مسلم یان مسلمە، بەڵام دینی ئێمەی وهە نییە. خوای رب العالمین چی دەفەرمێ لە سوورەتی حوجرات؟ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا اجتنبوا كثيرا من الظن إن بعض الظن إثم ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه واتقوا الله إن الله تواب رحيم. صدق الله العظيم. خواي گەورە بە ئیماندار بانگمان دەکات. خوای رب العالمین بە ئیماندار ناومان دەهێنیت. دیقەت ناکەن، ئەوانەی قورئان دەخوێنن، ئەوانەی جێ لە قورئان ڕادەگرن، ناوە ناوە لە قورئانی پیرۆز خوای گەورە بە ڕەحمەت و بە مەرحەمەتی خۆی ناومان دەنی بە ئیماندار. نەرمەگلەیمان لێ دەکات. ئەی ئیماندار، ئاگات لێبی لات داوە، ئیماندار لات داوە بگەڕێەوە سەر ڕێگای ڕاست. یا ئەیها الذین ئامەنوا، ئەی ئیمانداران، خوا دەفەرموێ اجتنبوا كثيرا من الظن، لە زەن بە یەکتر لە زەنی خەراب خۆتان بپارێزن، خۆتان دوور بێخنەوە. لەبەر چییە خوایە گیان؟ لەبەرەوەی ئین بعض الظن ئیثم،
زۆربەی هەرە زۆری زەنی خەراب گوناه و تاوانە. خوا فەرمێ وەلا تەجەسەسوو، جاسوسی لەسەر یەکتر مەکەن، ملی یەکتر مەشێنن، راپۆرت و تەقریر لەسەر یەکتر مەدەن. ئێوە مسلمانن، خوا فەرمێ ئێوە ئیماندارن. باشە خوای گەورە بۆ بە ئیماندار بانگیان دەکات، بانگمان دەکات. مەسیحیەک نایە جاسوسی لەسەر تۆ بکات، جوولەکەیەک نایە زەنی خەراپت بەرامبەر ببات. هەر مسلمانە ئیماندارە کە زەنی خەراپ بە مسلمان دەبات و جاسوسی لەسەر دەکات. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إياكم والظن فإن الظن أكذب الحديث ولا تحسسوا ولا تجسسوا متفق عليه. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئاگاتان لێبی، وریابن، ڕەجاءن خۆتان لە زەنی خەراپ بپارێزن. خۆشەویستان، زەنی خەراپ بەرامبەر بە یەکتر بردن ماڵوێرانیە. پێویستە لەسەر شانت زەنی خەراپ بەرامبەر هیچ کەسێکی نەبەی. نەڵێی فڵان کەس وایە، فڵان ئافرەت خەراپە، فڵان گەنج و پیاو خەراپە، فڵان کەس وای کردێ، فڵان کەس دەستی لەگەڵ فڵان حیزب تێکەڵ کردووە، سند و تەلاقیشی لەسەر دەخوات. زەنی خەراپ بەرامبەر بە خەڵکی نەبەی. ئەگەر لە دڵت بە دڵت داهات، پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکات دەفەرموێ فەئیذا ظەنەنتە فەلا تحەقیق. ئەگەر زەنی خەراپت بەرامبەر بە خەڵکی برد تەحقیق مەکە، بەدوای دامەچوو. زەنت برد بەرامبەر بە من کە من پیاوێکی خەراپم، تاقیبم مەکە، گونەهباری. زۆر جاری وا هەیە کە تۆ زەنی خەراپ بەرامبەر بە خەڵک دەبەی، خوای گەورە ئەوی عەفو دەکا و بەرزی دەکاتەوە، تۆ زەلیل و ڕیسوا دەبی. بۆیە دەبێ ئاگامان لێبی. هەتا بۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم زەنی خەراپ بەرامبەر بە هیچ کەس مەبن، زەنی باشتان بەخوا هەبێت. زەنی باش، مەڵێ خوای گەورە عەزابم دەدا، مەڵێ خوای گەورە زەلیلم دەکا، نا، زەنی باشت بەرامبەر بەخوا هەبێت. هەتا دەبێ وابین خۆشەویستان. بزانە جابیری کوڕی عەبدوڵڵا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت بۆمان ئەجێڕیتەوە، دەفەرمێ جێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، 3 ڕۆژ پێشی وەفات بکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. 3 ڕۆژان پێشی نازدارمان کۆچ بکا لە دنیا، وەسیەتمان دەکات. وەسیەتی دەبێت چۆن بێت؟ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم دەفەرموێت لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله. نمرن، کەستان نەمری، کەستان دنیا بەجێ نێڵیت هەتا زەنتان بەخوای گەورە باش نەکەن. دەبێت زەنت بەرامبەر بە برای خۆت باش بی، بەرامبەر بە جیرانت، بەرامبەر بە مسلمانت، بەرامبەر بە خوای رب العالمین زەنێکی باش هەبێ، زەنی خەراپ بەرامبەر بە خەڵکی بەکار نەینی. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ لا تظنن بكلمة خرجت من أخيك المؤمن إلا خيرا وأنت تجد لها من الخير محملا. إمام عمر فرمي زني خراب بلانبر بإيمان دار نبي، زني خراب بلانبر بكس نبي. أجر زنت برد بباشا بوي بهالجروا، أجر كسي كدي لشوين شي خراب، زني خراب أي بلانبر نبي بلي لواني بو أوتسو بيتساتشي بكات. ئەگەر کەسێک کردیت لە مەجلیسێ قسەیەکی کرد، ئەگەر قسەیەکی کرد بۆی بە چاکە وەرجێڕا، بڕێ لەوانەیە مەبەستی وا نەبیت، لەوانەیە ئەو مەبەستەی نەبیت، بۆ ئەوەی زەنی خەرابت بەرامبەر بە نەبێت. فەرمودەکەی پێغەمبەر بینە پێش چاوی خۆمان صلی الله عليه وسلم، نازدارمان دەفەرمێ ئیلتەمیس لأخیکە 70 عذرا، 70 عوزر لەو برای خۆت بینەوە، 70 عوزر. ئێمە 70 عوزری لەسەر دەگرین، خۆشمان بە مسلمان دەزانین، دەبێ 70 عوزری بۆ بینەوە، 70 1 و 2 و 3 و 5 و نا، 70 حوزر بۆ برای خۆت بینەوە. خۆشەویستەکەم، ئەتۆ ئیماندارنی؟ تۆ مسلماننی؟ ناڵی باوەڕم بەخوا و بە پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، بە تەمای ڕەحمەتی خوانی، بە تەمای ئەوەنی کە پێغەمبەری خوا شەفاعەتمان بۆ بکا ئینشاء الله، کەواتە پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم، نازدارمان ئەفەرمێ 70 عوزر لەو برای خۆت بینەوە. خۆ ئێمە واینە ئێستا
ئێمە دەینە مزگەوتێ لەگەڵ ئیمامی دەڵێن الله ئەکبەر هەموو جماعەت هەموو نوێژمان بە جەماعەتە بەڵام زەنی خەراب بەرامبەر بە خەڵکی ئەبەین یەک عوزریشی بۆ ناگرین. ئەوە نەخۆشی یەکەم خۆشەویستان. نەخۆشی دووەم جاسووسی. هەمووتان ئەزانن جاسووسی یعنی چێ، پێویست ناکە بڵێم ئەوە ئەوەیە. هەمووتان ئەزانن جاسووسی معنای چییە؟ جاسووسی لایەقی ئینسانی مسلمان نییە. هەر کەسێک هەر مسلمانێک خۆی بە مسلمان بزانێت جاسووسی ئیشی وی نییە. حاشاچی ڕووی جەنابتان، حاشاچی ماڵی خوا، حاشاچی ئەو مینبەرە پیرۆزە. ئەزانی جاسووسی ئیشی چێیە؟ جاسووسی لە وڵاتانی پێشکەوتوو ئیشی سەگە. حاشاچی ماڵی خوا و جەنابتان، سەگ تعلیم دەدرێ، ڕای دەهێنن، جاسووسی پێ دەکەن. هەر کەسێک جاسووسی بکات لەسەر برای خۆی، لەسەر جیرانی خۆی، لەسەر مسلمانان جاسووسی بکات ئەوە مسلمان نییە. لەبەرەوەی جاسووسی لایەقی ئینسانی مسلمانی خۆشەویستان. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم، نازدارمان ئەفەرمێ وەلا تەحەسەسوا وەلا تەجەسەسوا. تەحەسوس چییە؟ تەحەسوس ئەوەیە گوێ لە قسەی خەڵکی ڕامەگرە. لە مەجلیسێکی لە شوێنێکی دوو کەس قسە دەکەن، حەزیان لێ نییە تۆ بزانی، پێویست ناکە گوێ قوڵاغ ڕاگری. وەلا تەحەسەسوا، نەخۆشی ئەوە نەخۆشیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم گوێ لە قسەی خەڵکی ڕامەگرە. ئەگەر وات کردێ چیت بۆ هەیە؟ ئەگەر وات کردێ خوای گەورە ڕۆژی قیامەت قورقوشمی تواوەت دەگوێ دەکا ڕۆژی قیامەت لە جەهەنەمە، خوا پەنامان بدات. ئەو جا فەرمێ وەلا تەجەسەسوا، جاسووسی بەسەر یەکتری مەکەن. راپۆرت و تەقریر مەنووسن لەسەر یەکتری، راپۆرت مەنووسە لەسەر برای خۆت، لەسەر مسلمان، لەسەر جیران. واللهی ئیوا هەیە لە شوێناندا دەنیشی هیچ ئیشی نییە ئەوە نەبێ قسە لە خەڵکی وەردەگریت. ئەوجا کە قسەی وەرگرت بۆشی زیاد دەکات. ئەگەر قسەیەک بوو دەکاتە دوو، دەکاتە سێ، دەکاتە پێنج، راپۆرتێکی لەسەر دەنووسی، تەقریرێکی لەسەر دەنووسی، ئەو مسلمانە تووشی ناڕحەتی و ماڵوێرانی و تووشی حەبس دەکات، تووشی نانبڕینی دەکات. چەند کەسی وامان دیتە؟ چەند کەسی وا هەبووە ماڵ و منداڵی نانبڕاو کراوە لەبەرەوەی جاسووسی لەسەر کراوە. چێ کردیتی؟ تۆ، من، ئەوی دی مسلمان خۆی بە ئیماندار دەزانێ بەڵام جاسووسی دەکات. هەر کەسێک جاسووسی بکا لەسەر خەڵکی بۆ ئەوەی نانێکی دەستکەوێت، بۆ ئەوەی مەعاشەکەی پێ زیاد بکات، بۆ ئەوەی پارچە زەویەک وەربگری، بۆ ئەوەی پلەپایەک بۆ خۆی دەسەبەر بکات. ئەزانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ؟ دەبات گوێ لێ ڕاگری. لە فەرمودەیەکی صەحیحدا کە ئیمامی ئەبوو داود لەگەڵ بەیهەقی ڕیوایەتیان کردووە، پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من أكل برجل مسلم أكلة فإن الله يطعمه مثلها من حميم جهنم ومن اكتسى برجل ثوبا فإن الله تعالى يكسوه مثله من جهنم ومن قام برجل مسلم مقام سمعة أو رياء فإن الله عز وجل يقوم به مقام سمعة أو رياء يوم القيامة. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک پاروەنانێک بخوات بەوەی کە جاسووسی لەسەر خەڵکی بکە، خوای گەورە لە قوزڕ قوڵتی جەهەنەمی دەداتێ. خوای گەورە لە خەلا لە پیسی و لە خواردنی جەهەنەمی دەداتێ. هەر کەسێک خۆی بباتە پێش بە جاسووسی کردن لەسەر خەڵکی، بە تەقریر نووسین لەسەر خەڵکی خۆی بباتە پێشێ، خانیەک بەوە دەستبینی، سیارەیەک کۆربگری، عاردێک کۆربگری، پلەو پای خۆی پێی بەرزکاتەوە، خوای رب العالمین لە قیامەتە لە ناو جەهەنەم پلەو پای دەینیتە خوارێ. خوا پەنامان بدات. کەواتە دەبێ ئاگامان لێبی خۆشەویستان. ئەوە نەخۆشیە، ئەو پیاوەی، ئەو نەخۆشەی، ئەو درندەیەی کە ئیمڕۆ جاسووسی دەکات لەسەر خەڵکی، هەر ئەویش بۆ دوینێ و پێرێ لە زەمانی بەعسی فاشیست هەر ئەو جاسووس بووە، هەر ئەو مڵی خەڵکی لە قوڕا کردووە. بۆیە کەسێکە نەخۆشێکە درندەیەکە
لە هەموو حکمێک لە هەموو مەکان و زەمانێک شوێنی خۆی دەکاتەوە چکە ئیشەکەی پیسە و دەبێ بزانین برابەر پرسەکانمان ئەوانەی کار بەدەستن مەسئولن کەیفتان خۆش نەبی بەوانەی کە راپۆرتان بۆ دەینن کەیفتان خۆش نەبی بەوانەی کە راپۆرت و تەقری دەنووسن و بۆت بەرز دەکەنەوە واللهی هەر کەسێک قسەی خەڵکت بۆ بینی قسەی توش بۆ خەڵکی دەبات پێویستە بەرپرسەکانمان مەسئولی دائیرەیە بەرپرسە مەسئولە کەسێکە کە تەقریرێکی بۆ دەچیت کە راپۆرتێکی بۆ بەرز دەکرێتەوە ئاەتی قورئانی بەبیر بێت ئەگەر مسلمانە خۆی بە مسلمان دەزانیت قورئان دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا خوا فەرمی ئیماندار ئەگەر فاسقێک ئەها تەماشای خوای گەورە بە فاسق ناوی دەبات ئەوەی قسەی خەڵکی دەبا فاسقا فاسق یعنی چی؟ یعنی دەرچووە لە دین خوا پەنامان بدا ئەگەر فاسقێک راپۆرتێکی نووسی جاسووسی کرد لەسەر خەڵکی یەکسەر بڕیار مەدە چی بکەین؟ فتەبەینوا تبیان ڕۆنی بکەوە ڕۆن بزانەوایە یان نا چەند کەسی بێگوناه توش بووە بۆیە دەبێ ئاگامان لێبی خۆشەویستان ئەگەر زیاتر لەسەر جاسووسی بڕۆین ئەو فەرمودانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باز بکەین کاتەکەمان زۆری دەوێت بۆیە بۆندە ئیکتیفا دەکەین ئەوانەی کە زەنی خەراب بەرامبەر بە خەڵکی دەبن ئەوانەی گوێ لە خەڵکی ڕادەگرن ئەوانەی کە هەرچی ناموسی ئینسانی مسلمان دەکەن با بزانن کەرامەتی ئینسانی مسلمان لە لای خوای رب العالمین لە کەعبە گەورەترە ابن عمر عبدوڵای کوڕی ئیمامی عمەر ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لەو باوکی بێ جارێکیان بەرامبەر کەعبە ڕاوەستا فرمێسک بە چاوی داهاتە خوارێ فەرمی ئەی کەعبە تۆ زۆر بەڕێزی لەکن خوای رب العالمین ئەی کەعبە خوای گەورە زۆر ڕێز و تەقدیری لێ ناوی بەڵام واللهی کەرامەتی ئینسانێکی ئیماندار و مسلمان لەکن خوا لە توو بەڕێزترە ئەی کەعبە بەڕێزترە لەکن خوا هەموو کەسێک لە ماڵی خۆی مەلیکە مەلیک هەموو کەسێک لە ماڵی خۆ حەسانەی هەیە ئەها هەندێک شوێن حەسانەیان هەیە هەندێک کەس پەرلەمانتارەکان دەڵێن حەسانەیان هەیە وەزیرەکان حەسانەیان هەیە هەندێک شوێن دەڵێن حەڕەمی جامیعە حەسانەی هەیە بەڵام واللهی ماڵی مسلمان لە هەموو شوێنێک حەسانەی گەورەترە واللهی شەخصیەتی ئینسانی مسلمان حەسانەی لە هەموو بەرپرس و مەسئول و وەزیر و پەرلەمانتاری گەورەترە چکە هەر مسلمانێک کە چوە ماڵی خۆی قەپات کرد هیچ دەسەڵاتێک ناتوانی ئەو ماڵە مهدد بکات و ئەو ماڵە بپشکنی یان ئەو ماڵە عەرز و ناموسی بەرەڵا بکات تۆ چۆن دەتوانی جاسوسی لەسەر بکەیت کەواتە دەبێ ئاگامان لێبی خۆشەویستان ئەوانە نەخۆش ئەوانە پێویستە عیلاجی خۆیان وەربگرن واللهی عیلاجیش چییە؟ عیلاج گەڕانەوەیە سەر فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم عیلاج ئەوەیە کە دەست بە قورئانەوە بگرین لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەردەوام بین یا ڕەبی خوای لێمان خۆش بین خوایە جا ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خوایە ئەوانەی ئەو نەخۆشیان هەیە شیفایان بدەی یا ڕەبی خوایە ئەوانەی لە خەوی غەفڵەتدانا وشیاریان بکەیەوە بۆ خاتی ناوە جوانەکانت ڕحم بە ئێمەش بکەی یا ڕەب العالەمین لە هەڵە و گوناه و تاوانەکانمان خۆش ببین بە چاوی ڕەحمەت تەماشامان بکەی یا ڕەبی خوایە گەنجەکانمان ئیسلاح بکەی خوایە گیان ئیختیارەکانمان ئاخری عومریان خێر بکەین یا ڕەبی خوایە کاربەدەستەکانمان بکەیە خزمەتکاری میلەت یا ڕەب العالەمین خوایە گیان ئەوانەی حەزەکەن ئەو میلەتە ئیسراحەت بکات ئەو میلەتە لە خۆشیدا بژی ئەو میلەتە لە ئیسراحەت و لە خۆشی و لە فەڕاحیدا بژی خوایە گیان مەحفوظیان بکەی و دەستیان بگری یا ڕەب العالەمین خوایە گیان ئەوانەی ئەیانەوەی ئەو میلەتە بچەوسێتەوە ئەو میلەتە ڕەزیل بێ ئەو میلەتە هەژار و نەدار و چاو لە دەست بێ یا ڕەبی خوایە شەڕیان لە کۆڵی ئەو خەڵکەی بکەی و لە ناویان ببە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوایە بخاتری ناوە جوانەکانن بخاتری اسمی عەزەمت چۆن ئێمەت ئەوها کۆ کردوتەوە لە ماڵی خۆت ئەوها کۆمان بکەیەوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قومێک ئاوی حەوضی کەوسەرمان بە قسمەت بکەی و
ورزمان لبني بديدني خوت يا رب العالمين لبهشته. آمين آمين برحمتك يا أرحم الراحمين.